ترافیک ئەم جارە باس لە یەکێک لە مەترسیدارترین هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ لە ڕێگاکانی دەرەوە دەکات. ئەو هۆکارەش بریتیە لە ئەنجامدانی سەرپێچی تێپەڕاندنی خێرایی دیاریکراو کە بە تیژڕەوی دادەنرێت. ڕووداوەکانی هاتوچۆ جەنگێکی نەبراوی ڕێگا و شەقامەکانن. ئەو جەنگەش کە ڕووداوەکانی هاتوچۆ دەیخڵقێنن بە تیرۆریسپی وەسف دەکرێت، چونکە ڕەشەی گەورە بۆ سەرژیانی مرۆڤایەتی دروست دەکات. زۆر جارۆ حەز و خولیا و خوا بەشێک لە شۆفێران بۆ جۆرە سەرپێچیە کارەسات دروست دەکات. ئەو کارەساتە زۆر جار کە ڕوودەدات هێندەی بۆمبێک ئاسەواری خراپ دروست دەکات. إنا لله وإنا إليه راجعون. 7 نفرن 5 أمر خودی کردی برایتا و جنبراتا و 3 عیال برایتا أمر خودی کردین مال عالم خرابی عالم خلاص. ترافیک چەندیمەنێکی ڕووداوەکانی هاتوچۆ چیرۆکی قوربانیان جارێکی تر نیشان دەداتەوە. ئەو چیرۆکانە دووبارە نیشان دەدەینەوە تا ببێتە پندوەرگرتن بۆ ئەوی لە سەرپێچی و کەم تەرخەمی دووربکەوینەوە. ئەو تیژڕەوی خێراییە چەندین ماڵی وێران کردووە. سەدان دایک و باوک جەرگیان دەسووتێت. هەزاران منداڵ بەو هۆیە لە ناز و سۆزی باوک و دایکیان بێبەش بوون. توێڕی دۆنێتە من کەسێت خوشتەویش دەستان ئێکشۆنە دایکۆمە بێ هێدیژی برایەمە بێ. کوڕەکەم لەگەم بوو تەمەنی 9 ساڵ بوو. تەنیشتە من پەڕابووینەوە لە جادەی ڕئیسیش نەبوون. هاد لە منیدا لە کوڕەکەشمیدا ئەمەی سوڕان کوڕەکەمی برند کردەوە هەل حەوای بوو بەڕاستیفی دادا برمانە خەستەخانێ هەل ئەو دەمی تەواو بوو. هەموو ئێش و ئازار و مەینەتیە لە ئاکامی پابند نەبوونی بەشێک لە شۆفێران دروست دەبێت. گەیشتمە سەر شێستی برایەکەم تەلەفۆنی لۆم کرد وەتی وەرەوە نەخۆشخانەی ڕزگاری بەس دڵی تیسنەکە سەلامەتە. دیکەکە وەتی وەرە نەخۆشخانەی ڕزگاری زانیم لە بە تۆ باد لێ ئەکسەر ئەو سایانی کچیم لەگەلم بوو وەتم بەخوای زەحمەتی زۆر جاریشکە بگەمەوە سەر بەلێنی کوڕم. کارەساتی زۆر ناخۆش بۆ کار چوومە تۆ بادلی بەداخەوە گیانی پاکی سپاردبوو. هێواریەکی تێلەفۆنێک بۆ من هات گوت سەیارە تەلەبا دەعمێ کردی یەکسەر ئەس چوون بۆ خەستەخانێ هەلوێرێ من دیت ڕووکەن ئینا دەرێ دلێوێ هەلێت دا و دیگە نوێژە سبیانێ دلێوێ لێدانێ وەستا. ترافیک بەشێک لە دیمەنی قوربانیان و ڕووداوەکان نیشان دەدات. دەمانەوێت هۆکاری ئەو ڕووداوانە و مەترسیەکان بخینەبوو. هاوکات دەمانوێت بزانین لایەنی پەیوەندیدار بە تایبەت وەزارەتی ناوخۆ چی کردووە یان هیچ هەنگاوێک نراوە بۆ سنوودارکردنی ئەو جەنگە. سەرەتاش بە ڕووداوێکی سەختی هاتوچۆ دەست پێ دەکەین. ئەو ڕووداوە لە ئاکامی تیژڕەوی ڕوودەدات. 3 مرد منداڵ دەبنە قوربانی و 3 خێزان ماڵوێران دەکات. سەبارەت بە هۆکار و چۆنێتی ئەو ڕووداوە دەچینە پارێزگای سلێمانی لەوێشەوە دەچینە عاربەت و دواتر شارۆچکەی زەڕایەن. یەکێک لە خێزانی قوربانیان دەبینین و بۆ ترافیک باس دە ڕووداو دەکات. تەلەفۆنێکم بۆ دەوری دوای ساعت 12 دۆرە برادێک دووجار تەلەفۆنی کرد جاری دووە ماڵم کرد کە تەلەفۆن وەرگرتی کاکە نێچیر فەتاح برای توێیە وتم بەڵێ برامە وتی وەڵی توش کارەساتێک بۆ لە ڕێگەی عەربەتا توش بوون و مانە مشتم چۆن بزانم ئەم کوڕە کە برای منەوتی
ئەگەر توانین خەت بکەیتەوە با ڕسمێکی بۆ بنێ ڕسمی بنام بزەبت برامم بەڵێ من 12:30 ڕۆشتین ڕەبتا بەرەو ئەربەر ڕۆشتین لەگەڵ باوکم و خزم و کەسەوەمانە ڕۆشتین ڕۆژتە خەسخانەی سەرۆتیان بەڵێمانە تووشی کارساتێک لێرا ڕووی و حادیسێکی سیارە بۆ و لەگەڵ ماتۆڕەکە بەڵام حالەمان کردن بۆ سلێمانی کەسیان تۆزی گیانی تیامان بڵێن نەمردووە ئەو دانێکیان دەست بەجێ گیانی دەستدا بوو لەسەر ڕووداوەکە یەکێک لە ئەوانەی کە گیانی دەزا و برای من بوو. هەندێک شتێک قەدەرە ڕوئەدات بەڵام هەندێک شتێ بەدەرە بێ لە قەدەر یان بۆ نمرە تۆ قەدەرێک لێرانە تۆ لە 150 بڕۆیت قەدەر نییە مە لە ڕاستیە جادەیەک بۆ 100 دروست کراوە تۆ 150 ڕۆیمە قەدەر نییە ڕاستە لەوە چی خەڵک پێی ناخۆش بڵێن لەم ڕێگەیە 4 کامیرەی بێت بەڵام بۆ نمونە ئەگەر دوو مەفرەزە دانرێت ئەگەر کامیرەی بێت لەوە چی خەڵک بەلایەوە گران بێ بەڵام دوجار لە سوودی گشتی تەواوە بێم شتە ڕێگەی و بەدانەوە کاتێککە داغڵەبی بۆ بە 6 داغڵ بە ئەو لە 100 داغڵە بێت چۆن کۆنتترۆلەکەی مناڵێکە پیر و پاکەوتەیە پەڕینەوەیە هەموو شتەکانەی واریدن کە ببێت. لێخڕین بە تیژڕەوی سەرپێچێکی زەقی هاتوچۆیە زۆر جا لە ئەنجامی نەبوونی سەبر و ئارامی هەندێک جار بەهۆی کەم تەرخەمی و پابەند نەبوونی بەشێک لە شۆفێران بە خێرایی دیاریکرا و ڕووداوی دڵتەزێن دروست دەبێت. بەپێی ئاماری WHO ساڵانە نزیکەی 54 ملیۆن کەس بەهۆی تیژڕەوی بریندار دەبن لەم ڕێژەیەش 5 ملیۆن و 400 هزار کەس کەم ئەندام دەبن. شوێنی ڕووداوەکە بەعام لە شەقامی سەرەکی بڵێن سلێمانی بۆ عربەت بوو لەو شوێنەدا ئینارە و ڕووناکێکی باشەیە بڵێن خێرایی شەقام دیاری کراوەوە هێڵکاری و علاماتی مروری تیا شوێنەکە بەعام لەو ڕووداوادا بەداخەوە شۆفێری ماتۆرسیلەکە زایدەن دوو سەرنشینکە لەگەڵ یابوون هەرسێکیان ڕووداوەکە مردن بەداخەوە. ماتۆسکی ڕووداوەکەیە کە شۆفێرێک و دوو سەرنشینی لەگەڵا بووە ماتۆسکی ڕووداوەکەیە بەداخەوە سێکیان گەیان لەزەوە. سەرەتا کامێرای یەکخەڵدانرا بۆ کەمکردنەوەی ڕووداوەکان بەڵام بەشێک لە شۆفێران کە لە ڕاداری کامێراکە تێپەڕ دەبوون جارێکی تر هەمان تیژڕەویان ئەنجام دەدا. ڕووداوەکە لە نێوان ماتۆرسکیلێک و ئۆتۆمبیلێکی جۆری BMدا ڕوویدا بوو کە ئێمە هات پێ شوێن ڕووداوەکە ماتۆرسیلەکە تقریبان نزیکی ئەو علاماتە لێ گیرچا بووەوە زایدەن تەرمێک لێرا بوو یەکێک لەو مێرد منداڵانە و تەرمێکی تریشان تقریبان لە پێش علاماتەکە بوو دوایەوە کە هات لە شوێن ڕووداوەکە ئۆتۆمبیلی جۆری BMەکە دیارە نەوەسا بۆ لە کاتی ڕووداوەکە خۆی کێشاوە بە ماتۆرسکیلەکەدا کە خۆی کێشاوە پێە برێکی نەکردو لەگەڵ خۆیان نزیکەی 30 مەتر لەگەڵ خۆیان ماتۆسکیلەکەی بردووە لەگەڵ ڕۆیشتنی ئۆتۆمبیلی جۆری BMەکە یەک تەرمەکان کەوتوتە سەر ئەطرافی جادەکە تا تقریبان نزیکی علاماتەکە لەوێ ماتۆسکیلەکە گیرساوەتەوە ئەوە ئاسواری ڕووداوەکەی ئەو قوربانیانەیە کە لە ڕووداوەکە جێماوە. ئەوە خشانی ئەو ماتۆسکیلەیە کە لێرەوە هاتووە ئەوە هەمووی ئاسەواری ڕووداوەکەیە دیارە لێرە ئەم شەقامە شەقامێکی فراوانە دوو سایدەوە ڕووناکی و ئینارەی لێە خێرایی شەقام دیاری کراوە لە پێش و لە پاشی ئەم ڕووداوە ئەوە ئەگەر بە شەوە لێرە تێپەڕی دیارۆک و ڕۆژ وایە کەدەونە ڕووناکی تیا ئێرە. یەکێکی تر لەو استراتیژانەی کە وەزارەتی ناوخۆ تەبەنی کرد بۆ زیاتر پابندکردنی شۆفێران بە ڕێنمایەکانی هاتوچۆ بیرۆکەی دانانی کامێرەی خاڵ بۆ خاڵ بوو کە پۆینت تو پۆینتە. ئەم بیرۆکە لەلایەن لیژنەیەکی پسپۆرت دیراسەکرا کە لە زۆربەی وڵاتانی جیهان و دراوسەکان هەیە و سیستمێکی کۆنەوە لە مێژە هەیە و لە ڕێگاکانی دەرەوە دادەنرێت. حکوومەت دەیەوێت لە ڕێگەی و سیستمە ڕووداوی هاتوچۆ و قوربانیان کەم بکەنەوە.
ئەو سیسمە لە پارێزگای سلێمانی لە 250 کامێرا پێک دێت کە لە ڕێگاکانی دەروی سلێمانی بۆ هەولێر و ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجە دادەنرێت بە شێوەیەکی دیار و ئاشکرا. یەکێک لەو ڕووداوانەی کە ڕووی داوە بە پێی و کەشفێڵکاریانی و پەیوەندیمان بە کۆنتترۆلی هاتوچوی سلێمانی بۆمان دەرکەوتووە دوای کاژمێر 12 واتە لە دوای نیوە شەو ڕوویداوە کە کاتێکی درەنگە سیناریۆ ڕووداوە وایە کە ئێمە ئاماژەی پێ دەکەین ماتۆرسکیلێکە کە دەبوو تەنها یەک کەسی لەسەر وایە لە باتی شۆفێرەکە دوو سەرنشینیشی لەگەڵدایە بێگومان تا کێشی ماتۆرسکیل قرس بێ کۆنتترۆلی لە لای شۆفێرەکەی ئێجگار کەم دەبێتەوانێ ئەمە بەشێکە لە سیناریۆکە بەشەکەی تری ڕووداوەکەش ئەوەیە کە شۆفێرێک دێت ئۆتۆمبیلێکی بێ سەرەتای پێەیە بە خێرایەکی زۆر دەڕوا خۆی دەکێشێ بۆ ماتۆرسکیلە لە ئەنجامدا هەرسێکیان بەداخۆ گیان لە دەزدەن لە کاتێکدا ئەو شەقامە گرفتی تێدا نییەوە تا نەپێچووە بەرزی و نزمی و نەهاو خلیسکاندن و خاوەنی هێمایە خاوەنی هێڵکاری ئەو شوێنە بەڵام یاساشکێنی و سەرچڵی و ئەو تەجاوزاتە قانونیانەی کە دەکرێت لەلایەن بەکارهێنەری شەقام بێگومان بەداخەوە دەرهاوێشتەکەەوە بۆ کەسێک کەستیایە بوونە قوربانی و گیانیان لێ دەزا. سەبارەت بە مەترسیەکانی تیژڕەوی و خێرایی زۆری شۆفێران دەچینە بەڕێوەبراتی هاتوچۆی قەزای دوکان. لێرە بەڕێوەبەری هاتوچۆیم قەزایە باز لە هۆکاری سەرەکی ئەو جەنگەی سەر شەقام دەکات. تیژڕەوی یەکێکە لە سەبەبە ڕئیسیەکانی هۆکارە سەرەکیەکانی ڕووداوی هاتوچۆ بەتابەتی ئێمە ڕێگای دوکان سلێمانی یەکێکە لە ڕێگا سەلامەتەکان تا حدێک ڕێگایەکی باشە ئێمە ناڵین زۆر ئەوەیە بەڵام لە چاو ڕێگاکانی تر ڕێگایەکی دوو ئاراستەیە و بینی شەقامەکان ژاکراوەتەوە بە بەربەستی ئاستنی هێماکانی هاتوچوی تێدا مەوجودە بەڵام بەداخەوە شۆفێر ئیستیغلالی باشی ئەم ڕێگایە ئەکات بگرە خێرایەکانی زیاد لە پێویستی ئەپەڕێنێ. ئێمە لە ڕێگەی تیمەکانی هاتوچۆ بەردەوام لە ڕێگەی کامێری هاتوچۆی گەڕۆکەوە توانیمانە چاودێریی باشی شەقام و شارڕێگاکان بکەن بەڵام ئەو کاتانەی کە نەبوونی کارمەندی هاتوچۆیان نەبوونی کامێرەکان ئەمەوا لە شۆفێرەکە زیاتر پابند نەبێ بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ و تیژڕەوێکی لە ڕادەبەدەر بکە کە زۆر جار بەداخەوە ڕووداوی زۆر دڵتەزێنی لەکەوتەوە زۆر جار ئۆتۆمبیل هەبوو تووشی ڕوودا بووە لە سایدی ئەم بەرچۆتە سایدی ئەو بەر لە شۆفێر و سەرنشینی تریداوە خۆی کێشاوە بە ئۆتۆمبیلی تردا بەداخەوە ئەمانە ئەگەڕێتەوە بۆ ئەوی کە شۆفێر پابندی ئەو خێرایەنێکە دیاریکراوە لەسەر شەقامەکە. هەندێک کەس دانانی ئەو سیسمە بە گیرفان بەتاڵکردنی شۆفێران دادەنێن لە کاتێک دەگوترێت بۆچی ئەو کەسانە لە بەرامبەرەوە هەموو قوربانی و مردنە بە ڕووداوی هاتوچۆ بێدەنگ و چارەسەریان لا نییە. بۆ ئەمە بەستە دەچینە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان. لێرە ڕاوێژکاری وەزیری ناوخۆ دکتۆر سامی دەبینین. دەمانەوێت هۆکاری دانانی ئەو سیسمە و تایبەتمەندیەکانی بزانین. ئێمە لە وەزارەتی ناوخۆ لە دەستپێکی کابینی نۆمی حکوومەتی هەرێمی کوردستان پلانێکی استراتیژی دانا لەلایەن بەڕێز وەزیری ناوخۆ تایبەتمەندەکانی هاتوچۆ و چەند کۆبنوویەک لەگەڵ پسپۆران ئەنجامدرا ئێمە چۆن بتوانین کۆنتترۆلی ڕووداوەکانی هاتوچۆکەین لەبەرەوەی بەڕاستی یەک قوربانیش هەبێت هی ڕووداوی هاتوچۆ بۆ وەزارەتی ناوخۆ بە ژمارێکی زۆر دادنرێت نەک بەو ژماری کە باسمان کرد. یەکێ لەو استراتیژیانەی کە وەزارەتی ناوخۆ تەبەنی کرد بۆ ئەم بابەتە ئەوەیە بیرۆکەی کامێرەی پوینت تو پوینت دامدرێت بواتە خاڵ بۆ خاڵ. بیرۆکەی کامێرەی پوینت تو پوینت دیراست کرا لەلایەن ژنەیەکی پسپۆر لە وەزارەتی ناوخۆ ئەم کامێرانە لە زۆرینەی وڵاتان هەیە وڵاتانی ئەوروپا لە بریتانیا لە هۆڵندا لە سوید و هەروەها لە وڵاتانی دراوسی خۆشمان هەیە لە کەنداو هەیە لە سعودی هەیە لە کوێت هەیە لە ئیمارات هەیە و لە ئوسترالیا و لە نیوزیلندا لە زۆربەی وڵاتەکان کە ئەوانیش ڕووداوی هاتوچۆ قوربانی زۆری لێکەوتەوە بیریان لێکردێتەوە بەم شێوەیە پوینت تو پوینت و سیستەمێکی زۆر کۆنە ئەوە نییە بڵێنی ساڵێک و دو ساڵ بدایان ساڵەمە پێش لە وڵاتانە جێبەجێ کراوە. ئەم بیرۆکەیە ساڵی 2021 گەڵاڵە کرا و دوو گرێبەست ئەنجامدرا لە ساڵی 2021 و لە ساڵی 2022 لەگەڵ دوو کۆمپانیای کارتی تایبەت بەمبەستی دانانی کامێرەی چاودێری پوینت تو پوینت کە خاڵ بۆ خاڵە وە پێی ڕێنمایی گرێبەستە حکوومیەکان ژمارە دو ساڵی 2016 بە هاوبەشی لەگەڵ کردی تایبەت لەبەرەوەی تێچووی ئەم کامێرانە تێچوویەکی زۆرە و بە هاوکاری کردی تایبەت ئێمە دەتوانین جێبەجێکەین. ئێمە حەز دەکەین بۆ هاوڵاتیانی ڕوونکەینەوە ئامانجی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچوو بە پێچەوانی ئەوەیە کە لە هەندێک شوێن باز دەکرێت کە حکوومەتی هەرێمی کوردستان تەنها ئەم کامێرەی داناوە بۆ
سزادانی هاوڵاتیان نەخێر ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ استراتێژی وەزارەتی ناوخۆ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تەنها ئامانجی ئەوەیە قوربانیانی هاتوچۆ کەم بکاتەوە ئەم کامێرانە دەمێک دادەنرێت تەنها لە ڕێگای بڵین لە ڕێگەکانی خێرای دەرەوە دادەنرێت لە بینی پارێزگاکان دادەنرێت و ئیدارە سەربەخۆکان بۆ ئەوەی بتوانین کۆنتترۆلی ئەو جادێ بکەن و هاوڵاتی پابند بێت لەبەر ئەوەی ئەگەر لە خێرایی ڕێگایەک بۆ نمونە 80 کیلومتر بێت یان 100 کیلومتر بێت کە لە ڕێگا دەرەوەکان بەم شێوەیە پێویستە شۆفێر لە خاڵی یەکەم لە دەرچوونی هەتا ئەگەتە خاڵی کۆتایی بەو ڕێژەیە کە بەڕێوەبەراتی هاتوچۆ دەستنیشانی کرد بۆ ڕێگە دەبێت بەو لەو ڕێژەیە تێپەڕ نەبێت ئەگەر لەو ڕێژەیە تێپەڕ بێت سزای هاتوچۆی بۆ تۆمار دەکرێت و پابندی دەکات ئێمە زۆر جار باز لەوە دەکرێت کە هاوڵاتی دەکەوێتە ناو سزای هاتوچۆ ئێمە هاوڵاتی یەکەم شت ئەبێ پابند بێ بە ڕێنمایەکانی هاتوچۆ لەبەرەوەی ئەو ڕێنمانەی هاتوچۆ کە بدانراوە بۆ سەلامەتی هاوڵاتیانە بۆ پاراستنی سەر و گیان و ماڵیانە نەک بۆ ئەوەی سزا بدرێت پێویستە پابند بێ بە ڕێنمایەکان بۆی دووچاری سزا نەبێت لە هەموو وڵاتانی جیهان سزا و غەڕامات بەکاردێن بۆ پابندبوونی هاوڵاتیان بە تایبەتی بابەتێکی هەستیار وەکو هاتوچۆ لەبەر ئەوەی ڕووداوی هاتوچۆ بەڕاستی قوربانی لێ دەکەوێتەوە بۆیە ئێمە وەکو وەزارەت وەکو حکوومەتی هەرێمی کوردستان ئەم سیستەمە خراوەتە بواری جێبەجێکردنەوە و هەدەفی ئەساسی ئەوەیە کە ڕۆح و گیانی هاوڵاتیان بەپارێزی ئێمە گەر بین چەند شیکردنەوەیەک بۆ ئامارەکان بکەین بۆ نمونە ئەم بدایەتەمە لە پارێزگای سلێمانی بۆچی ئێمە دەستمان پێکرد لەبەر ئەوەی لە 150 قوربانەکانی ڕووداوەکانی هاتوچۆ ساڵی 2021 لە پارێزگای سلێمانی بۆ نمونە 622 مردومان هەیە ساڵی 2021 لە ڕووداوەکانی هاتوچۆ 327 هی سنووری پارێزگای سلێمانی و ئیدارە سەربەخۆکانی و پارێزگای کەواتە لە نیوەی زیاتر لە کۆی 1121 قوربانی 4600 لەو قوربانیانە بریندارەکان هی ئەو سنوورەیە کەواتە ئێمە بڕیارماندا کە پێویستە لەو شوێنە دەست پێ بکەین کە زۆرترین قوربانی لێ هەیە ڕاستە لەوانەیە ڕێگاکان وەکو پێویست نەبێت بەڵامەکە ڕێگا وەکو پێویست نەبێت پێویستە شۆفێریش پابند بێ بە خێرایی کە لە جادەیەک یان لە شەقامێک یان لە ڕێگایەک یەکسایت بێت سرعەکەی نابێت لە 80 بڕکات لەبەرەوەی مەترسیەکی زۆر زۆری لەسەرە ئەگەر وەکو ئەو باز دەکرێت هەدەفی حکوومەت ئەوەیە داهات کۆ بکاتەوە و تەنها ئەو شتانی کە باس کراوە کە بۆ خەڵکە چاواشەکردنی خەڵکە بەڕاستی لەبەر ئەوەی ئەگەر هەدەفی حکوومەت ئەوە بێت ئێمە ڕەبتی ناکەین بە سیستەمی مۆبایلەوە و نامە یەکسەر فۆری بۆ بڕات بڵکا کە تووشی غەڕامە بوویت بۆی ئاگای لە خۆی بێت ئێمە هەدەفمان ئەوەیە کە تووشی حادیسە نەبێت خاڵی دووەمیش ئەگەر کامێرەکان پوینت تو پوینت نەبووایە بڵێن کاکە کامێرەکان پوینت تو پوینت نییە کامێرەی مۆبایلە و جێگەی وەکو دەڵێن کامێرەی شاراوە کە تعلیق دەدەن و باسی دەکرێت وەلو ئێمە لە هەموو شەقامەکان تابلۆی تایبەت هەڵەوەسی دەڵێن ئەم شەقامە کۆنتترۆل کراوە بەڕادەر واتە شۆفێر ئەو شەقامە کە تێپەڕێت ئەبێت تەوەقۆکە لەو جادەیە کامێرە هەیە هەدەفی حکوومەت کە پوینت تو پوینت دانێت تۆ ئێستا گەر هاوڵاتی بیت و شۆفێری ئۆتۆمبیل لە بینی بۆ نمونە لە پارێزگای سلێمانیەوە چی بۆ دوکان ئەو جادەی پارێزگای بین سلێمانی و دوکان بڵین 56 کیلومترێکە کامێرە دانراوە لەوێ تەواوی تر فێری ئەو ڕێنمایە بێت و دەزانی تر هیچ چارت نییە دەبێت بەو سرعەتە لێخوڕی کەواتە لێرە حکوومەت هەدەفی ئەوە نییە تۆ بەس داهات لە خەڵکۆکەوە حکوومەت هەدەفی ئەوەیە و سیاسەتی حکوومەت و وەزارەتی ناخۆ کە تۆ پابندت بکە کە پابند بووی تۆ تووشی ڕووداوی هاتوچۆ نابێت ئەم سیستەمەش دانراوە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان بۆ کەمکردنەوەی قوربانیەکان لەبەرەوەی بەڕاستی بەڕێی وەزارەتی ناخۆ خودی جەنابی وەزیر یەک قوربانیش هەبێت بۆ ئێمە زۆرە پێویستە ئێمە وا بکەین کە قوربانیەکان بۆ کەمترین ئاسکەم بکەینەوە نەکو ئامارانی کە لەبەردەستمانایە کە 7121 بریندار لە 2021 و 622 قوربانی بەڕاستی زۆرە هەر کامێرەیەکی چاودێری شتێک هەیە پێڵەن کالیبرێشن هەموو ساڵێ دەبی لایسنسە ئەو ڕوخسەیە کە ئیشی پێکات نوێ بکرێتەوە و هەر کامێرەیەک ئێستا ئەو کامێرەی ئێستا هەمان هەر کامێرێک هەر ساڵ نزیکی $2000 بەس کالیبرێشنەکەیەتی مانگی $2000 بەرکارۆژنەکەی یعنی نزیکی هەر کامێرێک هەر ساڵێک نزیکی $24,000 بەس کولفەی کالیبرێشنەکەیەتی کەواتە ئەو ڕێژەی 20% بۆ کۆمپانیەکە تەنها بەشی ئەوە کە سیانەی
ئەو ژمارە کامێرانی پێ بکە. بۆ ئێمە بیرۆکەیەکی زۆر سەرکەوتەوە بە تەسەوری من و هاوڵاتیان دەبێت سوپاسگوزاری حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێمە خەمی وەزارەتی ناخۆ و حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێمە ڕۆح و گیانان پارێزین لەبەری وەزارەتی ناخۆ یەکێ لە ئەرکەکانی وەزارەتی ناخۆ کە لە یاسای وەزارەتی ناخۆ ژمارە 6 ساڵی 2009 دەستنیشانی کردو پاراستنی سەر و سامانی هاوڵاتیان. ئێمە دەمانوێت هاوڵاتی خۆی پابند بێت بە ڕێنمایەکانی هاتوچۆ خۆی ڕۆحی خۆی پارێزێت و خۆی تووشی سزای هاتوچۆ نەکات. خێرایی لە هەرێمی کوردستان بە پێی ڕێنمایەکانی بەڕێوەبەرایەتی گشتیاتوچۆی هەرێم کە بڵاو کراوەتەوە ئەوەی کە دیاری کراوە لە ڕێگاکانی دەرەوە ئەو پەڕی خێرایی 100 کیلۆمەتر لە بەشێکی 80 کیلۆمەتر لە کاتژمێرێک کە هاتووە دەبێت شۆفێران پابەندی و ڕێنمایە بن. ئەم پرۆژەیە بریتە لە 225 کامێرای تیژڕەوی جێگیر کە سیستەمی پوینت تو پوینتە بۆ ڕێگاکانی دەرەوەی شار بۆ پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە ئیدارەی گەرمیان ئیدارەی ڕاپەڕین و شەقامی 100 مەتری سلێمانی و شەقامی 6 مەتری سلێمانی 1 پوینتە. ئەم پرۆژەیە گرنگێکی تایبەتی خۆی هەیە. ئەمە سیستەمێکی پێشکەوتووە کە لە زۆربەی وڵاتانی دەرەوە جێبەجێ دەکرێت و لە وڵاتانی دراوسەیە کە ئەمە لە 100 ڕووداوی هاتچۆ کەمەکاتەوە لە پێناو سەلامەتی گیانی شۆفێران گیانی هاوڵاتیان و ئێستا ئێمە لە بینای داتا سنتەرین کە لە ڕێگەی ئەم سنتەرەوە سەرپەرشتی سەر جەب کامێرەکان دەکرێت لە ڕێگەی ئەو تیڤیانەوە کە ئەم سنتەرش لەلایەن کارمەندانی هاتچۆ سەرپەرشتی دەکرێت و لێرەوە جۆری غەرامەکان سەرپێچەکان دیاری دەکرێت و شێوازی غەرامەکانی لەلایەن مرورەوە ینی دەفع دەکرێت وەکو کۆمپانیا هیچ جۆرە غەرامەیەک هیچ جۆرە پارێک وەرناگرین ئێمە. ئەم سیستەمی پوینت تو پوینتە لە بڵین لە پوینتێ بۆ پوینتێکی تر 3 کیلۆمەتر بۆ 5 کیلۆمەترە زیاد و کەم 200 متر 300 متر ئەوە هەیە. ئەم بڵین شەقامەکە چەند بێت بۆ نمونە شەقامەکە 100 کیلۆمەترە لە ساعتێکە خێراییەکەی پێویستە شۆفێر پابندێ بە 100 کیلۆمەترەکەوە. ئەگەر لەو ڕێژەیە کەمتر بڕوات هیچ غەرامەیەکی بۆ نایێت. ئەم کامێرانە بە شێوازێکی دیارە ینی جێگیر کراوە و دیارە و بۆ نمونە هەر کەسێک هەر شۆفێرێک بەو شەقامەدا بڕوە کامێرەکانە بینێ و کە کامێرەش بینرا ینی ئەمە نەگۆڕۆک و ئەوەیە بڵێن لە پەنا دارێکا دانرابێت و شۆفێر هەستی پێ نەکات هەموو شۆفێرە کامێرەکانە بینێ. سەبارەت بە کامێرەی خاڵ بۆ خاڵ بۆ کۆنتۆڵکردنی ڕووداوەکان و کەمکردنەوەی قوربانیان شارەزای جۆ باس لە گرنگی و کاریگەریەکانیەوە سیستمە دەکات. دانانی کامێرەی پوینت تو پوینت سوودی هەیە بۆ سەرجەم بەکارهێنەرانی ڕێگا ئەویش چۆن لە کاتێکە نێوانی شارێک بۆ شارێک ئەگەر دوو کاتژمێر بێ بۆ خێرایەکی بۆ دیاری کرابێ بۆ 100 کیلۆمەتر لە کاتژمێرێکە بۆ نمونە دێن لە ڕێگەی چەند کامێرەیەک و کۆنتترۆل یەکەن واتە نێوانی هەر کامێرێ بۆ کامێرایەک نابێت لەوەندە خولەک کەمترت پێ بچێت تەبان ئەگەر زیاتر پێ بچێ هیچ گرفتێک نییە بۆ ناگەر نێوانی پارێزگای هەولێر و پارێزگای سلێمانی یان پارێزگای هەولێر و پارێزگای دوهۆک بەم کامێرانە یا بەم ڕادارانە کە کامێری پێوەیە کۆنتترۆل بکرێ ئەو کاتە سەرجەم شوفێران پابند دەکە لە سەرجەم ماوەکە کۆنتترۆلی خێرایی خۆیان بکەن بۆیە ئەگەر بێت و نێوانی هەر شارێک بە چەند کامێرەیەک کۆنتترۆل بکرێ لە هەر کامێرەیەک بدەیت بە خێرایەکەت پابندە بێ ئەوەندە جار سەرپێچیت بۆ تۆمارەکرێ بەڵام ئەگەر شوفێرێک پابندە بە خێرایی دیاری کراوە و لەگەڵ ئەوەی هیچ سەرپێچی بۆ تۆمار ناکرێ و سەلامەتیشی بۆ فراهەم کراوە کە لەلایەن شوفێرەکانی ترەوە مەترسی بۆ دروست نەکرێ ئەبێ حکومەت کارێکی تر بکات لەوەی کە ڕۆحی خەڵک گرنگترە لە گیرفانی بۆیە زۆر ئاساییە ئەو خەڵکانی کە سەرپێچی کارن ئەبێ سزای دارایی بدرێن بەرامبەر بەو سەرپێچیانێکیکەن و ئەگەر کەسێکیش سەرپێچی ناکە هیچ تووشی لێپرسینەوە و پێبژاردنێک نابێت. بە پێی ئاماری گشتی هاتوچۆی هەرێم
لە ماوەی ساڵانی 2020 و 2021 و 6 مانگی یەکەمی 2022 نزەکەی 9,000 ڕووداوی هاتوچۆ لە هەرێمی کوردستان ڕوویداوە. لەو ژمارە زیاتر لە 12,171 بریندار تۆمار کراوە، زیاتر لە 1,255 کەس گیانیان لەدەستداوە. شاری سلێمانی بە تەنها پشتی شێری لە زۆری ڕوودا و قوربانیان بەرکەوتووە کە لە کۆی قوربانیانی ساڵی 2021 و 7 مانگی ساڵی 2022 لە کۆی گشتی 823 مردوو لە سەرجەم هەرێمی کوردستان، نزیکەی 513 قوربانیان لە شاری سلێمانی. لە کۆی 10,409 بریندار 6,791 بریندار لە ڕووداوەکانی هاتوچۆی سلێمانی تۆمار کراوە. ئەمەش ئاماژەیە کە لە سنووری شاری سلێمانی زۆر پێویست بە هەنگاوی جدیە تا ئەو هەموو قوربانیە کەمکەنەوە. ترافیک دەوێت کۆمەڵگەیەکی تەندروست و سەلامەت بنیاد بنێت و هاو نیشتیمانیان هۆشیار و پابند بن بڕێنماکانی هاتوچۆ تا ئەو جەنگە سنووردار بکرێت.